بەداخەوە لەم چەند ساڵی دواییە کەرتی پەروەردە ئەمەنە ورد کراوەتەوە ئەوەنە ورد کراوەتەوە ئەوەن ورد کراوەتەوە ئامانجەکەی خۆی لەدەستداوە خوێندنگایەک بە ناوی کەرتی تایبەتەوە ئەکرێتەوە ڕاست ئەمە بە جۆرێک مناڵەکە پەروەردەکە مەودای نێوان ئەرز و ئاسمان جیاوازە لەو سیاسەتەی کە لە ناو خوێندنگایەکی حکومیە هەیە یعنی مناڵێک لە خوێندنگەیەکی ئەهلی بە جۆرێک پەروەردەکرێت بە جۆرێک فێری لێدوان ئەکرێت بە جۆرێک ئاراستە ئەکرێت زۆر 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 جیاواز و دژبەرە بەوەی کە لە ناو خوێندنگا حکومیەکانە ئەکرێت لە ڕووی بابەتەوەڵی لە ڕووی جلوبەرگەوەڵی لە ڕووی پرۆگرامەوەڵێ لە ڕووی دیدەنی و سەردانی زانستیەوەڵی لە ڕووی خواردنەوە حتا خواردن ئەبێت گاریگەریەکی نەرێنی لە دەرونی مناڵێکا بەجێ بێڵی کاتێک لەگەڵ مناڵەکانی هاوڕێیە یاری ئەکا لە کۆڵان ئەوەڵێ ئێمە ئەمڕۆ لە مەکتەب مریشک و برنجمان خوا